ئەگەم موچە هەبێ بازار دەی بەس بازار نییە پارە نییە. وەرەقەی کارەبام لە هاتیە 700,000 دینار فەرموو بەڕێزت تەمەشاکە لە چێ بینم بدەم ئەو گەنجانە هەردەستن تەمەشایان دەگە 5,000 لە بەرچدانە هەموو سەری خوان هەردەگرن لە بۆ ئەوروپای دەڕۆن نیوە دەگیرێن نیوە دەخنچێن ئەو خەڵکەنیە بەڕاستی بێزار بە لە ژیانی خۆی. ئەمە بەشێکە لە نیگەرانی و حاڵ و گوزەرانی خەڵکی کاسبکار و موچە خۆران لە شاری ئەولێر. بازاڕی شێخەڵایە سستی بازار و نەبوونی کڕیار کاریگەری لەسەر کار و کەسابەتی کاسبکاران دروست کردووە. ئێستا وەختانە بازار کەپز بوو ئێستاوە تەمشالەکەی بەخوای هەموو دێن بەس لە بۆ پیاسی کەس شتی ناکرد. بازار بەعام نییە لە بەرەوە موچە نییە خەرک دەگەڕێتەوە سەر موچەکەی ئەگەم موچە هەبێ بازار دەی بەس بازار نییە پارە نییە کاسبی نەمایە هەر دەرن ئەو سارنا ئەو سارنا سار بە سار خراتر دەبیتن نەخو نەفت هەیە نەخو ئاو هەیە کارەبا هەیە کارەبای دەفرۆشن ئاوی دەفرۆشن نەفتی دەفرۆشن هەمووی دەدەنە تورکیا 50 سال گرێ بەسییان کردێت لەگە تورکیای ئەو پارەی وەردەگرن لۆ چێ وەردەگرن. لێبڕینی 121 موچە دابەزینی بەهای دیناری عراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بووە هۆی بەرزبوونەوەی نرخی کاڵا و شتومەک کار و کەسابەتی پەک خستووە. لێبڕین موچە هەلەوە سەران کابرای مۆسەف ئەدی کابرێ کرێکار ئەدی کابرێش دەکا کە خەڵکانێکی شێوەی ئەوەی بەدەست خۆی کاسبی دەکاتن یەک ساڵەوەتی کەرنتینە کەسیش کردیە. ئەمە کرێکارم لە بەخچیمە مندارەکانم لە بەخچینە هەتا سووری و ئێرانی هەبیتن ئەتو داوای 3,000 بکە و بە 1500 دەیکاتن چییە پارەکە لۆی قازانجی زیاترە دۆلارەکەی دەبات و ئەمەش قڕت بەسەری دەبیتن دەبێژ لە بن دیواری دانیشی تەواو هیچ کە نییە. ئەمن تەقاعدم بە 220,000 ئەم موچە خۆر نیمە موچە خوراوم یعنی وەرەقەی کارەبام لە هاتیە 700,000 دینار فەرموو بەڕێزت تەمەشاکە لە چێ بینم بدەم ئیشم نییە هیچ ئیشەکەم نییە بێ ئیش و کارم ساحب کۆمەڵە خێزانم دوو هەیتیمیش بە خێو دەکەم لەگە بێوژ نەچی لە چێ بینم ئەم 700,000 پارەی کارەبای بدەم. کاسبکاران و موچەخۆران نیگەرانن لە خراپی دۆخی ژیانیان و داوا دەکەن حکوومەتی هەرێم کار بۆ باشترکردنی دۆخی ژیانی موچەخۆران و بژانەوەی بازار بکات لەبەرەوەی لێبڕینی موچە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر موچەخۆران و جوڵەی بازار دروست کردووە. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.